بینەرانی عزیز دیارە تەوەری یەکەمی بەرنامەکەمان قسەکردنە لەسەر بەرپرسیارەتی زانایان و بانخوازان لە کۆمەڵگەدا. وەک ئاماژەمان پێکرد دیارە لە ئێستادا دۆخی هەم لە دیوێکەوە کۆمەڵایەتی و زۆربوونی تاوانە کۆمەڵایەتیەکان و لە دیوێکی دیکەیە قەیرانی دارایی کە کاریگەریەکی تەواوی لەسەر ژیان و کۆمەلگادا هەیە و بە دیوێکی تراڵۆزی سیاسی کە ئێستا ڕووی لە ناوچەکە کردووە بەگشتی کۆمەلگاکان ئێستا لە دۆخێکی سەقامگیر و جێگیردانین. بۆیە پێویستە بزانین ئایا بەرپرسیارەتی زانایان و بانخوازان لەم دۆخەدا چۆنە و چییە. بۆ قسەکردن لەسەرم تەوەرە میوانێکی تایبەتمان دەبێت لە سۆرانەوە کەویش بەڕێز مامۆستا مەروان گەڵاڵی بانخواز لە سۆرانەوە لەگەڵمانایە. مامۆستا گیان سڵاوی خوا لێبێت. ئەگەر لێەوە دەست پێ بکەین ئایا زانایان و بانخوازان لەم دۆخەڵۆزەی ئێستەی کۆمەلگاکاندا بەگشتی و بە تایبەتی هەرێمی کوردستان بەرپرسیارەتیان چییە هەم لە ڕووی کۆمەڵایەتی و کەمکردنەوەی تاوانە کۆمەڵایەتیەکان و هەم لە ڕووی ئەو قەیرانە دارایی کە ڕوبەڕووی خەڵک بووەتەوە دیوێکی تراڵۆزی سیاسی کە لە ناوچەکەدا هەیە. دیارە هێشتا دەنگمان نەگەشتوتە میوانەکەمان لە سۆرانەوە کە بەڕێز مامۆستا مەروان گەڵاڵی بانخواست لە سۆرانەوە میوانمان دەبێت. مامۆستا وەک ئاماژەمان پێکرد سڵاوی خوا لێبێت. زۆر سپاس بەوە دەرفەتەی کە بێمەت بەخشیوە. ئەگەر لێەوە دەست پێ بکەین بەرپرسیارەتی زانایان و بانخوازان لەم ڕۆدا لە کۆمەلگەدا چۆنە کە دەبینین تاوانە کۆمەڵایەتیەکان تا دێت زۆرتر دەبن دۆخی ئاڵۆزی دارایی سیاسی کۆمەڵایەتی بەگشتی لە هەموو ڕێکەوە کۆمەلگاکان ێستا ئاڵۆزیەکی زۆر بە خۆیانەوە بینیوە. ئایا بەرپرسیارەتی زانایان و بانخوازان لەم دۆخەدا چییە؟ سەڵاوی خوا لە ئێوە و لە گشت بینەرانی بەڕێز و خۆشەویستی کەناڵە خۆشەویستەکەمان بێتن و بە تایبەتیش دەستخۆشی لە ئێوەی بەڕێز دەکەم بۆ ئەو بەرنامە باش و چاک و پڕ ئامانجە. زۆر سپاس. خوای پەروەردگار پاداشتان داتەوە. وەڵا برای بەڕێزمە من بۆ دەست پێ دەکەم بۆی کە ئەو ماندووبوون و جوهدەی کە زانایان و بانخوازان پێشکەشی دەکەن بۆی کە بەرهەمدار بێتن و بۆی کە ئەو جیلەی کە ئیشی لەسەر دەکرێتن جیلێکی پەروەردەکراو بێتن دەبێ هەندێک مقدمە و ڕێخۆشکەر هەبێ بۆیان. ئەوە بە تایبەتی ئێمە کە لە ناو میلەتێکی موسڵماندا دەژین و خەڵکەکە ئەتوانم بڵێم زۆربەی زۆری خۆی بە موسڵمان دەزانێتن و تا ئێستانە کە شانازی بە موسڵمان بوونی خۆی وەدەکاتن، بەڵام بەخۆت دەزانی لە ڕووی پەروەردەی هەم ئەتوانم بڵێم پەروەردەی دینی و هەم پەروەردەی کۆمەڵایەتی و هەم پەروەردەی نەتەوایەتی زۆر بەدوا کەوتوین بەڕاستی و شوێنەوارەکەشی دیارە. شوێنەواری دیارە لەو هەموو تاوان و سەرپێچیانەی کە ڕۆژانە بەرگوێمان دەکەوێت لە ڕاگەیاندنەکان. بۆیە من بۆ دەست پێ دەکەم خوای پەروەردگار تەبارەک وتەعالە ئەو ئومەتەی کردووە بە چاکترین ئومەتی ئیسلامی موسڵمانان جا لە هەر شوێنێکی هەبن دەفەرمێ كنتم خير أمة أخرجت للناس تأمرون بالمعروف وتنهون عن المنكر وتؤمنون بالله. يعني تاكترين كسانك أو أمة بأرجي خوان هستر كأمر بتاكونه إلى خرابية ودزقرتني خلقاني شي خرابكارة وتشجيع كردني خلقاني شي تاككار. بلان بوي كوكوتم أو بيامان أو أركان شوێنی خۆی بگرێتن دەبێ پێنج خاڵی سەرەکی هەن یان پێنج جیهەتی سەرەکی هەن دەبێ هاوکاری مامۆستایان و بانخوازان بن. یەکەمیان حکومەت. بەڕاستی ئەگەر حکومەت هاوکارێکی فعلی نەبێتن بۆ ئەوەی کە جوهدی زانایان و بانخوازان بەرهەم بگرێتن ئەتوانم بڵێم ئەوەی کە ئەوان بە مانگ و بە ساڵ دەیکەن ئەوان بە ڕۆژێک هەڵی دەوەشێنەوە لەبەرەوەی هەموو ئیمکانیاتی دەوڵەت لە بەردەستی وانە و ئیعلام لە بەردەستی وانە و زیاتر مەسائیلی تەرفیهی و بەلا ڕێدابردن ئەوان زیاتر کاری لەسەر دەکەن. لەبەرەشەوە تەماشە بکەین هیتلەر کاتێک کە دێتە سەر دەسەڵات و دێتە سەر حکم تەماشە دەکا ئەو خەڵکەی جیرۆدەی شذوذی جنسیە، جیرۆدەی زەواجی مثلیە و جیرۆدەی ڕیبایە. یەکەم بڕیارێ و قەرارێک کە یەکەم قانونێکە دەردەکا ئەو شوێنانە قەفات دەکاتن. خۆ موسڵمانیش نەبووە بەڵام دەزانێت کە کۆمەڵگەکەی و میلەتەکەی و قەومەکەی ئەبەم شێوە سەرقاڵی ئەو گوناه و تاوانانە بن ناتوانێت ئیستیفادەیان لێ بکات و ناتوانن ئەو جیلە
ئەو دەوڵەتە بنیاد بنێن و ئیسیفادە بە جیلی دوای خۆیان بگەێنن. لەبەرەوەی من لێرانە پەیامێکم بۆ دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان، ئایا ئەو واقعە ناخوێننەوە، ئەو واقعە نابێنن، ئایا دڵیان بە چ خۆشە کە لە دوای خۆیان جیلێک پەروەردە نەکەن، ئەو جیلە بتوانێتن بارقورسی ئەو میلەتە بخاتە سەرشانی خۆی و بتوانێتن کە بەرپرسیارەتی هەڵبگرێتن و بتوانێتن ڕۆژێک لە ڕۆژان ئەگەر ئەو وڵاتی ئێمە ئەو میلەتەی ئێمە پێویستی بەوە بوو دیفاعی لێ بکرێتن. ئەوە خاڵی یەکەم. خاڵی دوم ئیعلام بە تایبەتی چەند کەناڵێکی ئەتوانم بڵێم بە پەنجان لە پەنجەی یەک دەست پێ ناپەڕ، ئەوانەی تری تەماشەکە زیاتر خەریکی ڕووخاندنن و هیچ سانسۆرێکیان لەسەر نییە و توانیویانە عادەت و تەقالیدی ئەو میلەتە بگۆڕن. ئەمە باسی ئیلتیزامی دینی هەرمەکە، باسی ئەو نەتەوایەتی بکە، باسی ئیلتیزاماتی نەتەوایەتی بکە کە هەموو خەڵکەوە دەڵێمە کوردین و شانازی بە کوردایەتیەوە دەکەین، بەڵام وەرە بە دووربینێکی ورد تەماشە کە بزانە داخوا ئەو هەموو مسلسلە دۆبلاشکراوانە و ئەو هەموو فلیمە کە پەخش دەکرێن و ئەو هەموو حەڵقە و بەرنامانەی کە پێشکەش دەکرێن بزانە داخۆ چی هێشتۆتەوە کە لە پووری کوردەواری خۆمان و ئەخلاق و ڕەوشی باو باپیرانمان مابێتەوە لە ناو کۆمەڵ. زۆر باشە مامۆستا، دابەشبوونی مامۆستای ئاینی بەسەر حیزبەکانیان و بەسەر حیزبەکاندا لە هەرێمی کوردستان و بیرکردنەوە و ئاراستەکردن یا جۆرێ لە جۆرەکان لە دیدگا و ڕوانگەی حیزبەوە سەیریکردنی کێشە و بەرپرسیارەتەکان لە کۆمەڵگەدا، وەکوەوەی کە کاربەدەستێکی باڵا یەکێ لە حیزبە دەسەڵاتدارەکانی کوردستان دەڵێت لە 5,000 مەلای کوردستان زۆرینەیان ئەندامی حیزبەکەی ئێمن. مەبەستمەوەیە دابەشبوونی مامۆستای ئاینی و مەلاو زاناکانمان بەسەر حیزبەکاندا لە هەرێمی کوردستان تا چەند وای کردووە کە لە ئەرک و بەرپرسیارەتی خۆیان دوور بکەونەوە و نەتوانن بە ئەرک و بەرپرسیارەتی ڕاستەقینەی خۆیان هەڵسن. مامۆستای بەڕێزم، ئەوە خاڵێک کە دەهاتمە سەری و بەسپا پاداشت داتەوە کە پرسیارەکەشت کرد. بەڕاستی دابەشبوونی مامۆستایانی ئاینی بەسەر ئەو لایەنە عەلمانیانەدا و بەسەر ئەحزابدا جاچە بە تایبەتیش چونکە هیچ مبەڕیرێک بۆ مامۆستای ئاینی نییە کە ئەندام بێ لە حیزبێکی عەلمانیدا، بۆ چونکە خوای پەروەردگار تەبارەک و تەعالە تاکە بەرنامە و تاکە منهەجێک کە پێی ڕازی بێ و قبولی بێ ئیسلام، بۆ خۆی دەفەرمێ وەڕەضیت لەکم الئیسلام دینە ومن یەبتەغی غەیڕ الئیسلام دینە فەلەن یوقبەل منه. یعنی ناکرێ مامۆستا قەناعەت بە ئێمە نایەنێتن بڵێ کاکە ئەوە بەرنامە نییە، ئەوە منهەج نییە. لەبەرەوەش تەماشە دەکەی کە ئەو ئەحزابی عەلمانی منهەج و بەرنامەیان 100% جیاوازە لەگەڵ منهەج و بەرنامەی خوا، لەگەڵ منهەج و بەرنامەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام. یعنی پاروەنانێک ئەوە ناهێنێ ئینسان عەقیدە و بیر و باوەڕی خۆی بۆ بفرۆشێتن، پاروەنانێک ئەوە ناهێنێ ئینسان ڕێبازی خوا بگۆڕێتەوە بە ڕێبازێکی دەستکرد. طبعاً هەر ئەوەی لێشین دەبێتەوە. بەڵێ خاڵێکی سەرەکیە ئەو مامۆستایانەی کە ئەمڕۆکە وابەستن بە حیزبێکی عەلمانیەوە و لەژێر هەر ناوێکدا هیچ مبەڕیرێک نییە کە ئەتوانم بڵێم وای لێکردوون کە نەتوانن و نەوێرن حەق بڵێن و نەوێرن کە ڕاستیەکان بۆ خەڵکی بەیان بکەن. لەبەرەوەش بۆ نمونە یعنی ئەوەی کە ئێستا ئەو سەری ساڵەی کە تێدان پاپای ڤاتیکان دەڵێ لە دینی ئێمەدا لە عەقیدەی ئێمەدا ئەم جۆرە ئاهەنگ و ئەم جۆرە بۆنە و ئەم جۆرە خۆشی دەربڕینەدا وجودی نیە، ئەمە بە حەرامی دەزانین. بەڵام لێرانەدا مەسەڵەن تەماشا دەکەی دەسەڵاتدارێک کە بەرپرسێکی ئەو هەرێمە یعنی ئەو کەسانە ئیتیهام دەکات بە تیرۆریست و بە وەکو بڵێ بڵاوکردنەوەی فکری ڕەگەزپەرستی و نەژادی و هەر ناوێکی لێدەنەی کەوەی کە هاوکاری نەبێتن بۆ ئەو مناسبە بۆ ئەو ئاهەنگانێک کە دەیجێڕن. لەبەرەوە من خوازیارم مامۆستایانی ئاینی فکرێک لە داهاتووی خۆیان بکەنەوە، فکرێک لە قیامەتی خۆیان بکەنەوە، بۆیە کە ئینسان ئەگەر توانی خشتێک بێتن لە بینای زاڵم وستەمکارێک ناتوانێت ڕۆژێک لە ڕێژان باسی زوڵم وستەمی ئەو دەسەڵاتدارە بکات. زۆر باشە مامۆستا منم ببوورە. ئایا دیارە لە چەند ڕۆژی ڕابردوودا یا دوێنێ ئەو ئامارانەی کە بڵاو دەبوونەوە لەسەر تاوانەکانی کوشتن و دەستدرێژیکردن و بەگشتی تاوانە کۆمەڵایەتیەکان تا دێدەم ڕێژەیە بەرزتر دەبێتەوە لەم حاڵەتانەیە کە دەبینین لەلایەکەوە ڕێژەی تاوانە کۆمەڵایەتیەکان بەرزتر دەبێتەوە. مانگی پێشوو کە ئامارەکانی تەلاق بینیمان خەریکە دوی هێندەی ساڵانی ڕابردووی بەسەرا دێت. ئایا ئەرک و بەرپرسیارەتی زانایان و بانخوازان لەم حاڵەتانەدا چییە؟ بۆچی
یعنی بە جۆرە لە جۆرەکان تۆکمەیی یا ئەو شەپۆلەی کە بۆن منە لە نزیکی سەری ساڵ دەکەینەوە شەپۆلێک هەیە بۆ سازدانی مەراسیمەکان بەڵام ئەم شەپۆلە نابینی کە زانایانی ئاینی و بانخوازان دەستکەن بە کار و چالاکی خۆیانەوە بتوانن بانگەشۆ پەروەردەی خۆیان پرۆ پێ بدەن بۆی کە تاوانە کۆمەڵایەتیەکان بۆی کە ڕێژەی تەلاق ئەمانە هەمووی کەم بێتەوە. مامۆستاجیان ئەوە بۆ دوو هۆکار دەگەڕێتەوە. هۆکاری یەکەم ئەتوانم بڵێ مزگەوتەکان نیمچە کۆنتترۆل کراون کە وەزارەتی ئەوقاف کۆنتترۆلی کردوون کە وەزارەتی ئەوقافیش کۆنتترۆلی کردوون وتاری هەینیان بۆ دەنێرێتن کە تهدیدی کردووە دوور و نزیک تەماشا دەکەن بەو جانبەی داناچێ ئیش لەسەر ئەو تەوەرە ناکاتن کە ئەو تاوان و ئەو بەربەرەڵاییەی کە دروست بووە سنوورێکی بۆ دانێ یان ئەگەر باسیشی بکاتن نایەتن باسی هۆکارە ڕاستەقینەکان بکاتن یعنی دەبێ بێ بەڕاستی دڕاستەیەکی ورد بکەیت چ شتێکە وای کردو ئەو تاوانانە و ئەو لادانە دروست دەبێتن یعنی تەماشا دەکەین دروست بوون و یان بڵاوبوونەوەی ئەو هەموو بار و ئەو هەموو مەیفرۆش و ئەو هەموو گازینۆیانەی کە ئەمڕۆ کە وای کردو بە شاهێدی ئەوانەی کە دەسەڵاتدارن خودی دەسەڵاتداریشن بەشێکی زۆری لەو کافتریانەی کە لە هەرێمی کوردستان کار دەکەن مەوادی مخدریش بەو ئەوانە دەدەن کە هاتوچۆیان دەکەن و دەبنە مشتری لەو کافتریانە و ئەوجا بەڕاستی ئەو ئەنتەرنێتەی کە ئەمڕۆ کە هەیە بەبێ سانسۆر و ئەوی عەلامەی هەیە بەبێ سانسۆر کە ئەو خەڵکەی والێ کردووە چاو لەوە بکاتەوە. مامۆستای بەڕێزم لە وڵاتاندا حتا ئەفلامی کارتۆن کە پەخش دەکرێت بۆ ئەو وڵاتە بە دیراسە پەخش دەکرێتن بۆی کە فکرێکی سەلیم بڵاو کاتەوە. لە وڵاتی ئێمە تەماشا دەکەی کابرا لاسای ئەفلام کارتۆنێک بگاتەوە 10 زەلام دەکوژێتن لاسای مسلسلێک دەکاتەوە دایک و باوکی خۆی دەکوژێتن. بەرحاڵ ئەوە حکومەت بە تایبەتی بەرپرسە لەوە بەڵام مامۆستایانی ئاینی ئەوانەی دیکەی کە مەسەلەن سانسۆریان لەسەر نییە یانەوەتە کەناڵێک نییە بۆ نمونە کە ئیهتیمامی پێ بدات و هەماهەنگی لەگەڵ بکات و یانەوەتە بەرنامەیەکی تۆکمە دابدرێتن بۆ ڕوبەڕووبوونەوەی چۆن ئێستا چەند ڕۆژێک دانراوە بۆ ڕوبەڕووبوونەوەی تند و تیژی بەرامبەر بە ئافرەتان و بەڵام ئەمن دەڵێ دەبێ هەموو ڕۆژێ هەموو هەفتەیەک تەرکیز لەسەرەوە بکرێتەوە کە ئەو ڕێژەی تاوان و ڕێژەی دەرچوون و ڕێژەی دزی و ڕێژەی مەوادی مخدر بەکارهێنان و ئەوانە هەمومان بە یەک دەست بەرنامەی بۆ دابرین لە وڵاتە بۆی بتوانین کەمی کەینەوە ناتوانین بنە بڕیکەین. بەڵام وەکو گوتم وەزارەتی ئەوقاف لەلایەکی هاوکار نییە و مزگەوتەکانی کۆنتترۆل کردوون و لەلایەکی دیکەش تەماشا دەکەین بەڕاستی خەڵکێک لەوانەیە بە هەموو غەمی خۆی نەزانێت و خەڵکێک لەوانەیە بە پێویست قسەی لەسەر نەکرد بێت. زۆر باشە مامۆستا ئەگەر بگوترێ زانایان میراتگری پێغەمبەرانن سەلامی خۆیان لەسەر بێ و تا پێغەمبەری خۆمان صلی الله علیه وسلم لە شوێنە گشتیەکانە لە دارولنەدوە لە بازاڕەکانە لەسەر گردۆڵکەکانی مەکە بانگەواز بۆ پەیامی خوایەکە بەڵام ئێمە لە هەرێمی کوردستان تا ئێستا نەماندیتوە زانایەکی ئاینی بێتە نێو خەڵکێکی ڕەشۆک و گشتیەوە واتە تەنها پەیام و قسە و وتارەکانی و ڕێنمایەکانی بۆ کۆمەڵی خەڵکی موسڵمان و لە چک بەسەری مزگەوتەکەیەتی وەکەوەیە کە ئافرەتیش جمعانە چێتە وتارەکانیانەوە. بۆچی تا ئێستا لە بازاڕەکاندا لە شوێنەکانی کڕین و فرۆشتندا لەو شوێنانی کە نێرگە لە خانە و نازام کافتریاکانی لێ مامۆستایەکی ئاینیمان نەبینی وەکۆڵە چۆکی مەردایەتی لێڵکا و ڕێنمایەکی ئەو خەڵکە بکە کەوا ڕوحیان خاڵیە و لە فەراغێکی ڕوحیا ئەژین. لە کەرکووک زانایەکی یان بانخوازێکە بینی کەوا سەردانی نێرگە لە خانەکان و مەیخانەکانەکە ئەمە دەنگدانەوەیکی زۆری هەوێت لەوە چێ کاریگەریش دروست بکە. بۆچی لە هەرێمی کوردستان زانای ئێمە تا ئێستا نەهاتوۆتە نێو فەزا گشتیەکەوە؟ وڵی مامۆستا بۆ دوو خاڵ دەگەڕێتەوە یانەوەتە ئەو مامۆستای لە خۆی ڕانابینێتن ڕۆتفعلێکی وەکو بڵێ تند لەوە دەترسێ بەرامبەری بکرێتەوە هەرچەندە هەر ڕۆتفعلێک بکرێتەوە زۆر طبیعیەت کە پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام کە قسەی بۆ خەڵک کردوون جاری وا هەیە بە تونترین شێوە بە قسەی زۆر زبر وەڵامی پێغەمبەر دراوەتەوە عەلەیهی السەڵات بەڵام گوێی پێ نەداوە. ئەو پێشنیارێکی زۆر بەجێیە من خوازیارم هەمومان ئەوانەی کە ناوی بانخوازیان لەسرە ئەوانەی کە ناوی مامۆستای ئاینیان لەسرە بچن سەردانی ئەو خەڵکانە بکەن سەردانی ئەو شوێنانە بکەن شەرت نییە بە قسەمان بکەن شەرت نییە مەسەلەن واز لە تاوانەکەی خۆیان بێنن بەڵام بۆی کە حوجە و بەڵگەیەکیان لەسەر بێتن و بۆی کە بە گوێیاندا بدرێەوە لەوانەشە خەڵکانێکە بەڕاستی کە بچێ بە دڵسۆزی قسەیان بۆ بکەی لەگەڵ یان دانیشی واز بێنن. یعنی ئەوە توانم بڵێم وەکو فەضای عام وەکو شوێنە گەشتەکان نەکراوە بەڵام تاکە کراوە. مەسەلەن بۆ نمونە چوین لەگەڵ خەڵکێک دانیشت بین کە
خەڵکێکی مەسەڵەن خراپەکارە، مەیخۆرەوەیە، مەوادی مخدر بەکاردێنی، ئامۆژگاری و نسحەتی زۆرمان کردوون. بەڵام وەکو گوتم ئایا شەرتە دەبێ وازبێنیانە نەخێر شەرت نییە لەوەیدا کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو بەس بەلاغی لەسەر بووە. من خوازیارم کە ئێمە کە تەماشا دەکەین ئەو تاوان و ئەو دەرچوونانە زیاد بوون، ئێمە بەڕاستی دەبێ گۆڕانکاری بەسەر شێواز و بەسەر ئوسلوبی خۆمان دابێنین. معقول نییە من گەلێک جار گعفونجیان مامۆستای بەڕێزم زۆر جارە منەوە دووبارە دەکەمەوە، دەڵێن معقول نییە هەموو هەفتەیەک ئەو خەڵکە بە مولتەزم و بە غەیری مولتەزم بێتن ئەژنۆدانێ لە مزگەوتێک، ئەو هەموو مزگەوتە لە هەرێمی کوردستان دان، مامۆستا قسەیان بۆ بکات، جوێنیان پێ بداتن، ڕخنەیان لێ بگرێتن و تەشهیریان پێ بکاتن و هەرچی پێیان کە کەس بۆی نەقسە بکاتن. معقول نییە گۆڕانکاری دروست نەبێتن. وەڵڵاهی خەلەلەکە لە دڵی ئێمەدایە، خەلەلەکە لە ئوسلوبی ئێمەدایە، خەلەلەکە لە ئیخلاسیەتی ئێمەدایە. دەنا ئەو خەڵکە هەموو هەفتەیەک بەسەریدا دووبارەکە گەر دڵۆپە ئاوێک هەموو هەفتەیەک و بەردێک بکە ئەو بەردەکوون دەکات. زۆر باشە مامۆستا، ئایا لە دوای کۆنتڕۆڵکردنی مزگەوتەکان و بەرپرسەکانی حکوومەت و وەزارەتی ئەوقاف و بەگشتەوەی ئەعلامەی کە ئێستا هەیە توانیوێتی وەک خۆت ئاماژەت پێکرد کەلتورەکەشمان بگۆڕێت، ئایا ئەرک و بەرپرسیارەتی زانایانی ینی لە دوای ئەمانەشەوە چیە کۆڵ بدا و دابنیشێ یا بەو ڕیتمەی کە هێناوێتی ڕەنگە کاریگەریەکی و تۆ دروست نەکات هەر بەم شێوازە بەردەوام بێت؟ وەڵی ماوەستا من دەڵێمەوە دانیشتنەوە بە هیچ شێوەیەک نابێ مبەڕیر نییە، بەڵام پێشێ هەموو شتێک دەبێت بەڕاستی مامۆستای ئاینی یان بانکخواست دەبێت لە خۆیەوە دەست پێ بکات، لە ماڵ و منداڵی خۆی دەست پێ بکات، بۆ خۆی یەکلا کردبێتەوە بۆ خوا، خۆی یەکلا کردبێتەوە بۆ پەیامی خوا و ئەو دڵسۆزی و سادقی و ڕاستگۆیی کە هەیەی بەڕاستی ئەتوانم بڵم ڕنگ دەداتەوە لە ناو خەڵکدا. ئەتۆ تەماشەکە مامۆستای وامان هەیە خاوەنی دەیان شەهادەیە، هەموو عیلمەکانی تەواو کردوون، بەڵام وەرە ڕیکلامی بۆ بکە لە شوێنێک بڵێ فڵانکە مامۆستایە دێتن کۆپێکی جەماوەری هەیە، ئەتوانم بڵێم 100 کەس بۆی کۆ نابێتەوە. لە هەمان کاتدا مامۆستایەکی دیکەی لەوانەیە بەڕوبعی ئەو مامۆستایە نە عیلمی پێبێ، نە شەهادەی پێبێ، نە مستەوای هەبێ، بەڵام تەماشا دەکەی هەموو خەڵک بەسەریدا دەگەڕێتن، هەموو خەڵک بۆی کۆ دەبێتەوە. هۆ کارەکەی چییە؟ کارەکەی ئەوەی بەڕاستی ئینسانی ئیماندار و موسڵمان و بانکخواست پێشەوەی کە بانجی خەڵکی بکاتن دەبێت بۆ خۆی ئەوەی کە بە خەڵک دەڵێ بۆ خۆی جێبەجێ کردبێ، قەناعەتی پێی بێتن. وە قسەکانمان ئەگەر بەس لە دەمانەوە بێتە دەر لە گوێچکەی خەڵکەکەش لەو گوێچکە بە لە گوێچکەی دیکەدا دەچێتە دەر، بەڵام ئەگەر لە دڵمانەوە بێتن دەچێتە ناو دڵی خەڵکی. لەبەرەوەش تەماشا دەکەین هەر کاتێک بانکخوازێک مامۆستایەک لایەنی ئیلتیزام و لایەنی تەقوا و دینداری زۆر باش بوو بێ، توانیوێتی کاریگەریەکی باش دروستکا لەسەر کۆمەڵگە و مجتەمادا، خەڵکێکی زۆری پەروەردە کردووە و خەڵکێکی زۆر واستە بەو پەیوەست بوون بە زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا مەروان گەڵاڵی بانکخوازی ئیسلامی کە لە سۆرانەوە لەگەڵمان بووی. زۆر سپاس بۆ بەڕێز.